من علي. کاک علی خەڵکی کوێی کا علی؟ ون خەڵکی بەرزنجان. خەڵکی بەرزنجەی لەکوێ دادەنیشن؟ هەولێر. لە هەولێر دادەنیشن. دەشتان ساخت بێ. باشمە لای ئەو برادەرش سڵاو لێبێ. سلامەندی. ناوی بەڕێزە؟ ئاری. کاک ئاری. کاک ئاری دیارە زۆرە برسیە. ئەرە وەڵاهی ئەوە ئیتر چی بکەین؟ وا دانیشینە. بێ ئافرێت دەبێ. بەچیەوە سەرقەڵی؟ وەڵاهی من کاسب. بێ لەشە ساق بێ ئەخوا. چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ؟ وەڵاهی لەگەڵ کاک عەلیە هاتینی تر. بەڵێ. گوتمان با بچین دابنیشین پیاسەیە بکەین. دەیمە خۆشیتان بێ. کاک عەلی تۆ بەچیەوە سەرقاڵی؟ وڵای من خانەنشینم. هیچ کارێکی تر ناکەی؟ بێ قەلب ساق بێ ئەخوا. فامیلی مۆڵە پێ چۆنە؟ وڵای باشە بەڕاستی دەبینم ئێمنە پێچێشەیە شتێکی باشە بە سیستەم و بەرنامێکی جوانە ڕوە شتەکانشی باشن. لەخوا بەسیابێ هەر لە خۆشیابن. پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات. یەکەمین ئەندام لە لەشی مرۆڤدا کە بەرگری دەکات چ ئەندامێکە؟ بەس بەرگری لە چی قەزد؟ بۆ نمونە کاتێک نەخۆشیەک ڤایرۆسێک دێتە لەشی ئێمە ئەندامێک بەرگری دەکات. ناهێڵێت ئەو ڤایرۆسە زۆر بە لەشمانە بڵاو بێتەوە یان زەررمان لێبات؟ ئەو زانیاریەم نەبوو بەڕاستیینەوە نەبووە بەڵام بڵێن ئاسانکاریتان بۆکەم پێم خۆشە ببنە خاوەن خەڵات سێ ئەختیارتانێمە پێست مێشک خوێن. خوێن. اه، تۆ دەڵێ خوێن؟ تۆ دەڵێ چی؟ من دەڵێم مێشک ئینسان دەبێ تۆ دەڵێ مێشک. شتێ هاتە پێشی دەبێ هین بێ بەرامبەری ڕابۆسیە و تەحملی بکات. باشە ئێمە باسی ڤایرۆس دەکەین کاتێک ڤایرۆسێک دێتە لەشمان ئەندامێک بەرگری دەکات ئەو ئەندامە چییە؟ ئاخەیە خوێن مێشک پێست. پێست. تۆ دەڵێ پێستە؟ بەڵێ بەڵێ مادام ئەوەی یەکەم زاوتم ئەوە نەبوو معنای وایە پێستە ئینسان. کێوتی ئەوە نییە؟ من جارێ هیچم نەوتەوە وایە؟ نەوتومە وەڵامی تۆ تاوا نەوتمە هی ئەو تەواوە سێ ئەختیارم ماوە پێتان پێم خۆشە ببنە خاوەن خەڵات. بەڕێزیان وتی خوێن تۆ دەڵێ مێشک هەردووکتان لەسەر یەک دانەڕێ بکەون و وەڵامەکەم بنەوە. قەینا لەسەر تۆ دەڵێ خوێنەکەیە. هەر خوێن بەرگریەکە لە کاتێکا چووکە کاڵی بەرگری مێشک ناگاتە ڕادێ بەرگری مێشک بۆ بیرکردنەوە بۆ شتی مرۆڤ بۆ هاانێشتی تر خی گەورەکە خەڵکی کردووە بۆ شتی تر بەکاردێ مێشک کاری خۆی ویشی خۆیەیە لە زۆر کار لە زۆر شتە ئەمە پێست بەرگریەکەوا شتێ نەچێتە لەشتەوە ئەو پێستە و دەوری هەیە پارێزی لە هەنێ شتەکات ئەو پێستە ئەیگرێتە خۆی درێتە دەرەوە نادرێتە ژورۆ بەڵام خوێن بە ئامەتەن خوێن گۆڕانکاری لە خوێن ئیشی کاری خۆیە کارە ناوجستی مرۆڤ وەکو ڕێی من زانیاریم نییە بەڵامەوە بۆ چوونێک بکڵ بۆ چوونی تۆ دەڵێ خوێنە بۆ چوونی تۆ مێشکە تەواو بنەرەوە تۆ دەڵێ مێشکە بەداخەوە وەڵامی هیچتان ڕاست نەبوو هەڵە بوو وەڵامەکەتان ئیشەڵا سوپاس بۆ بەشداریکردنتان شتێکی خۆشم پێشکەش ناکەن زەرە نانەخۆم ئافرێتێ بێ تازە ڕامانگرتووی لە نان خواردنەکە بەسەر هاتێکی خۆشمان بۆ باسکە لە ژیانە ڕوویا بێ نوکتەیەکی خۆشمان بۆ بگێڕەوە ئەگەر بەنگە خۆشە بۆش لە کوردی جوانانە و گۆرانەیەکی کوردەواریمان بۆ بڵێ گۆرانی بەخوازەنگە خۆش دیارە گۆرانی شەڵێت دیارە گۆرانی قەیناغە بەس وەڵی وقتە ینی نوکتە وەکو چی ینی نوکتەی پێکەنی ناوی شتێکی خۆشمان بۆ بگەڕێن گێڕیتەوە پێ بکەنین دڵمان خۆش بێ بەرنمەکە ئێمە زیاتر کار لەسەر دڵخۆشی دەکا وەڵی من جارێوە نانەخۆم بزانە باش تۆ جارێنانەکە خۆ بزانم کە عەلی شتێکی خۆشم بۆ باز ناکە بەخوای دەکەیت شتێکە بۆ نایان بەسەرهاتێکی خۆش لە ژیان تا ڕوویدا بێ وەڵای خۆش و ناخۆش هەموو ئینسانی بێگومان بەسەراتی خۆش و ناخۆشی هەیە شتێک ئەوەم نییە داخەوە هەزشەکەم ئەو سپاس بۆ باشداری لە کەناڵەکەتان سەرکەوتوی بەڕێزت ئینشاءالله دەستان خۆش بێ مش زۆر خۆشحاڵ بووین کە بەڕێستان قسەتان بۆ کردین دەستان خۆش بێ